کەواتە هەر لەسەر ئەم پرسە بە هەندێک هەڵوەستە بکەین. دکتۆر ساڵح نەجیب شارەزای ژینگەی و کەشوهەوا لە سلێمانیەوە لەگەڵمان دەبێت. شەنوکەوی ئەو پرسەی لەگەڵ دەکەین. دکتۆر ئێوارەتان باش، سپاس بۆی کە ئامادەن لەگەڵمان. بۆچی دەبێت عێراق ئەوەندە فلەکەی دەستخۆشیتان دەکەم. سپاس بۆ بەڕێزت. عێراق لەسەر ئاسی جیهان پلەی پێنجەم و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست پلەی یەکەمی بەدەستێناوە لە پیسبوونی ژینگە و خۆڵبارینەکەیدا. هۆکارەکەی چیە؟ تەنها گۆڕانی کەشوهەوایە یاخود هۆکاری دیکەشی هەیە؟ بێگومان ئێمە بێ ڕاستی بزانین هەڵکەوتەی جۆغرافی وڵاتی عێراق فاکتەرێکی گرنگە لەوەی کە عێراق یەکێک بێت لە وڵاتە هەستیارەکان لە کۆی حەو وڵاتی ناوچەکە، 5 وڵات نییە بەڵکو حەو وڵاتی ناوچەکە، یعنی با بڵێن کارتێکراون بە دیاردەی خۆڵبارین. من حەزەکەم پێش ئەوەی 12 حەوت با بڵێن ڕۆژی خۆڵبارین بێ، ڕۆژی حەڤەی 6 ڕۆژی بەرەنگاربوونەوەی بە بیابانبوونی جیهانە کە ئەبێ هەموو وڵاتەکان و بە تایبەتی ئەو وڵاتانەی کە ناوچەکەیان هەستیارە هەنگاوی تەدروستیان هەبێت تاوەکو بەرەنگاری بکەن لەوەی کە زیاتر پانتایی وڵاتەکەیان یعنی بەرەو بە بیابانبوون بچێت. هەروەکو بەڕێزت ئاماژەت پێکرد عێراق ساڵانە یعنی نزیکەی 100,000 دۆنمی زیاتر، یعنی ئێستا حالیەن یعنی 27 با بڵێن لە خاکەکەی 27 لە سەدا لە خاکەکەی خۆی بە سروشتی بە بیابانە، هەر لەو کاتانەی کە بارودۆخ ئاسایی بووە کە هێشتا گۆڕانی کەشوهەوا بەو ئەندازەیە زەق نەبووەوە، بەڵام ئێستا ئەو 27 لە سا پەل ئەهاوێژێ بۆ ڕێژەی لە سەدا 60 لە سا 60 ئەمە کارەساتێکی زۆر گەورەیە. طبعی هۆکارەکەی ئەگەڕێتەوە بۆی کە عێراق یەکەم وەک ئەوەی کە بڕیار بوو لە ساڵی 2012 پشتێنەیەکی سەوز بکات هەر لە بابلین ناوچەی مووسڵەوە دەست پێ بکە هەتا ئەگا بە ناوچەی بەستا، بەڵام بەداخەوە ئەم پشتێنەیە وەکو خۆی یعنی هەنگاوی بۆ نەنرا. دووهەم بەشی زۆری داهاتی ئاوی عێراق لە وڵاتانی دەرەوەیت، نزیکەی لە سا 90 داهاتی عێراق یعنی لە 3 وڵاتەوەیت، لە تورکیا بە پلەی یەکەم، لە سووریا لەگەڵ ئێران. اینجا هەر کاتێک هەر خاکێک یعنی با بڵێن ڕووپۆشی سەوزایی لە دەستدا ئەو خاکە ئێمە بە با بڵێن چەمکی زانستی ئەڵێن تووشی دیگرادیشن بووە، لە ناوچوون بووە، یعنی خاکێکە ئیتر بەرهەمی تیان نابێت، بەرهەمی تیان نابێت. و بەڵێ حالیان عێراق دووچاری گرفتی گەورە بووە، چونکە عێراق یعنی ئێمە بێ فاکتەرێکی کەش بە یعنی هەند وەرگرین. ژمارەی دانیشتوانی عێراق ژمارەی دانیشتوانی عێراق لە زیاد بوونە، پێداویستی لەسەر خاک و خۆراک و ئاو لە زیاد بوونە، لەگەڵیش یا خاکەکەی بەرەو هەڵدێر و لە ناوچوون ئەچێت، کەواتە ئەمە دووشتی دش بەیەکن. لەگەڵ ئەوەی کە ئەوکو بۆ ڕێستم وت یەکێ لە لێکەوتە گەورەکانی مەسە لە گۆڕانی کەشوهەوا کە ئەوەیە ئێمە بێ و ڕاستێ بزانین یعنی با بڵێن بەشێکی زۆر لە خاک بەرەو هەڵدێر ئەچێ، بەرەو لە ناوچوون ئەچێ، بەرەو دیگرادیشن ئەچێت. وەکوەوەی کە با بڵێن سەرچاوە زانستیەکان ئاماژە پێکەن ئێستا لە جیهانە نزیکەی کولی ساڵێک 68 ملیار، ئەمە ینی با بڵێن بڕێکی زۆرە لە خاک تووشی ڕاماڵین ئەبێ، تر بە هۆکاری ڕاماڵینی لافاو بێ، ئەو لافاوانەی کە لێزمەی باران لەگەڵ خۆی ئەیبا یا بە بیابانبوون لە ڕێگەی دەست ستۆرم. اینجا ئەمە بە تەکید ئەنواع کاریگەری گەورەی لێکرێت. لەو کاریگەریانەی کە بەڕێستان ئاماژەتان پێ نەکرد گواستنەوەی نەخۆشی، چەندەها نەخۆشی ڤایرۆسی هەیە، بەکتێری هەیە کە بەهۆی خۆڵبارینەوە ئەبینی لە ناوچەیەک هەندێک نەخۆشی نییە، بەڵام بە هۆکاری خۆڵبارین کاتێک لە ناوچەیەک نوع ڤایرۆسێ بەکتریایە میکرۆبێک هەیە لەگەڵ دەنگکۆڵەکان ئەجوێزێتەوە بۆ ناوچەیەکی تر. ئەمە لەکەوتێکی دکتۆر من باسم کردم کاریگەری تەندروستیشی هەیە، بەس ئەمە پێم بڵێ ئەو مەترسیانە و ئەو کاریگەریانەی کە باسمان کرد لەسەر عێراق بەهۆی خۆڵبارین و ژینگەکەیەوە ئەی بۆ ئێمە چ کاریگەرێکی هەیە وەکو هەرێمی کوردستان؟ هەرێمی کوردستانیش یعنی ئێمە بێ و ڕاستێ بزانین کە بەشێکی زۆری با بڵێن ناوچەکانمان ناوچە گەرمیانەکان هەمووی هەمان یعنی سروشتی هەیە، یعنی کارتێکراوە بەو کەشوهەوایی کە لە عێراق هەیە یا بەو ڕەوشە سروشتەی کە لە عێراق هەیە. ئەبینین ناوچەی گەرمیان ناوچەکانی گەرمیانمانیش هەمان یعنی دووچاری هەمان کێشە ئەبنەوە. ئەبێ ئەمە ڕاستیەکە پێلێنین، چکە ئێمە لەبەردەم دوو کێشان، کێشەی بە وشکبوون لەگەڵ کێشەی بە بیابانبوون، ئەمانە
لێکەوتەی گۆڕانی کەشوهەوان لێکەوتەی گۆڕانی کەشوهەوان کە لە ساڵی 1995ەوە ئیرادەی نێودەوڵەتی کۆمەڵگەی نێودەوڵەتی لە چوارچێوەی با بڵێن کۆنفرانسی پەیوەست بە گۆڕانی کەشوهەوا لەژێر چەتری نەتەوە یەکگرتووەکان هەتاوەکو ئێستا 28 کۆبوونەوەیان بۆ کردووە بەداخەواڵم 28 کە دوا کۆبوونەوەیان لە دووبەی کرا 28م کۆبینەوە و سێ ڕێکەوتن نامەیان کردووە هەچی ئەو ڕێکەوتن نامەیە بەداخەواڵم لە باریان بردووە پابندیان نەبووە لەبەر ئەوە گۆڕانی کەشوهەوا یعنی کاریگەریەکەی زیاتر ئەبێ بە بیابانبوون زیا ئەبێت و ڕاماڵینی خاک زیا ئەبێت و پێشبینی ئەکرێ بۆ ساڵی 2050 بەڵێ منیش ویستم باسی ئەوەت بۆ بکەم بوا چاوەڕوان دەکرێت و پێشبینی کراوە تا 2050 عێراق لە ساڵێکدا 300 ڕۆژی ڕوبەڕووی دیاردەی خۆڵبارین و تۆز ببێتەوە. ئایا هەر وڵاتێک لە شوێنی خۆی دەتوانێت ڕێگری لەوە بکات؟ بۆ نمونە باسی عێراقەکەین من و تۆ عێراق دەتوانێت چی بکات؟ دەتوانێت ڕێگری لەو دیاردە ترسناکە بکات کە عێراق چاوەڕێتی؟ بەڵێ طبیعی ئەمە بەتەنها ئیشە بە عێراق ناکرێت چونکە عێراق لە هەندێک ڕۆ کارتێکراوە ینی لە ڕووی گۆڕانی کەشوهەوا وڵاتە زلهێزەکان کاریان تێکردووە وەکوی کە بڕیار بوو لە کۆنفرانسی گلاسکۆ کە ئەمە دانیشتنی سێ بوو کە نزیکەی 1 ملیارد با بڵێن ڕووەک لە جیهانە بچێنرێت تاوەکو لە کاریگەری ئەم دیاردانە کەم کرێتەوە یەکێک لەوانە خۆڵبارین بەڵام بەداخەوە ئەوەش وەکو پێویست هەنگایی بۆننا و عێراق خودی خۆشی ئەو پشتێنە سەوزەی کە بڕیار بوو بیکە لە ساڵی 2012 یعنی بیخاتە بواری جێبەجێکردنەوە ئەویش با بڵێن نەچوە بواری جێبەجێکردن و لەگەڵیشە ژمارەی دانیشتوانی عێراق پێشبینی ئەکرێت بۆ ساڵی 2050 بێ بە 7 ملیۆن ئەو کات کارەساتی گەورە تۆ خاک ئاسایشی خۆراکت گەرانتیەکات بەدەر لە ئاسایشی خۆراک چەندەها فانکشنی تری هەیە ینی خاک بۆ تۆ کە ئەم خاکت نەما کەواتە ئاوت نەما ئاسایشی نەخۆراکت ئەمێنێ نە ئاوت ئەمێنێ ئەو کاتە ناچار چی ئەەکەی تۆ ناچار ئەبێ کۆچکەی بۆ چۆ کۆچەکەیت یعنی بە تایبەتی بۆ زۆرینە کە دەرامەتیان کەمە کە با بڵێن ژیانیان مەحاڵ ئەبێ قورسە بێ کۆچەکەن بۆ ناوچەیەک کە تەندروستتر بێ و بەشێک لە عێراق و هەرێمی کوردستان باشترین ناوچەیە بۆ تێگەیشتم ئێستا ئەگەرە مەترسیەکان زیاترە لە بەردەمی عێراقا نەک چارەسەر. بەڵێ ئەگەر مەترسیەکان زۆر زیاترە و من بە ئەمانەتەوە بڵێم نەتەوە یەکگرتووەکان هەتا ئێستا دوو پەیامی هەبووە سەبارەت بۆ گۆڕانی کەشوهەوا. یەکەم پەیامیان ئەوە بوو وتی گلۆبال وۆرمین ڕوویاوە گلۆبال وۆرمین و با بڵێن ئەمینی عام بانکیمۆن کاتی خۆی وژداری گەورەی بە وڵاتەکاننا بە سوورەکی وڵاتەکاننا بەڵام گوێیان لێ نەگرت و دوو مەسیجی جوانیشیە بانکیمۆن وتی ئێمە دوانەوە ئەبین کە بەرپرسیارەتی ئەخلاقی بۆ نەوەکانی داهاتوو هەڵگرین دوانەوە ئەبین ئەمە پەیامێکە کە ینی ئاماژەیە بۆ زۆر شتی گرنگ. دوای ئەوە ئەنتۆنیۆ گۆتەرێس هات وتی چی وتی ئارس ینی گۆڕانی کەشوهەوا لە گلۆبال وۆرمین بوو بە گلۆبال بۆیلین ینی چۆ قۆناگی کوڵان دوای ئەوەی کە سەردانی جەمسەرەکانی کرد ینی لە بەگەرمبوونەوە بەگەرمبوون ینی گەرمبوون ینی پلەی گەرمای 40-50 ئەمانەیە کە وتێک بەرەو بۆیڵین ئەڕوانی تۆ یتر 50 تێ ئەپەڕێنی بەرەو کوڵانن ئەڕووی بەڵام من لێرە مەسیجێکی خۆم هەیە پەیامێکی خۆم هەیە ینی ئەگەر ڕەوشەکە ئاو هابێت پێش ئەوەی UN ئاماژە بەم چەمکە بکات من ئەڵێم یعنی لە 100 ساڵی داهاتووە بەرەو گلۆبال بێرنین ئەڕووی بەرەو یعنی سووتانی جیهان ئەڕووی ئەمە کارەساتیشی زۆر گەورەیە و ڕەنگە بەم هۆکارە وەکوەوەی کە با بڵێن میدیاکارێکی ئەمریکی کتێبێکیشی لەسەر نووسی میدیاکارێکی ئەمریکی کۆڵبەرتی ناوبوو وتی قڕبوونی ژمارەی ڕقم 6 قڕبوونی ڕقم 6 بەڕێگاوەیە و بەڕاستی بەڕێگاوەیە چونکە هەتا ئێستا ئیجماعی نێودەوڵەتی بەڕاستی بە ئەمانەتەوە بڵین هیچ هەنگاوێکی تەندروستیان نەهێشت نەگرتووەتە بەر بۆ ئەوی ڕێگری لەم حاڵە بکەن. بەڵێ دکتۆر ساڵح نەجیب شارەزای ژینگەی و کەشوهەوا سوپاس دەکەم کە ڕاستە و خۆ لە سلێمانیەوە لەگەڵمان بووی سوپاس بۆ شیکردنەوەکانت.